ئازانمان لە تەوەری دومی بەرنامەکەمان لەگەڵتان بەردەوام دەبین. زۆر جار کوشتن یەکێکە بێت لە بابەتە گەرمەکانی ڕۆژ و وا لەو ڕۆژدا سەرجەم میدیاکان و سەرجەم پەڕەکانی سۆشیال میدیا دەبێت بە بابەتی کوشتن و باس لە بابەتی کوشتن دەکەن ئەگەر لەو ڕۆژدا بوونی هەبێت. زۆرێک لە بابەتەکانی کوشتن بەهۆی قەیرانی داراییەوە یاخود بەهۆی هەندێک بابەتی دیکەی خێزانی وە زۆر جارش بەهۆی ئەوەی کە لەسەر زەویە کێشە دروست بووە زۆر بابەتی دیکە هەیە کە ئەبێتە هۆی ئەوەی کە کەسێک دەست بداتە کەسێکی دیکە و بیکوژێت و لەم تەوەرەماندا باز لە هۆکارەکان دەکەین باز لەوە دەکەین بزانین ئایا هۆکار چییە کە کەسێک دەبێتە هۆی کوشتنی کەسێکی دیکەوە یاخود دەستی دەچێتە کوشتنی خێزانەکەی خۆی یاخود براکەی خۆی یان زۆر جار دایک و باوکی خۆی دەکوژێت یان زۆر جار کۆمەڵکوژیەک ڕوو ئەدات ئایا چۆن مرۆڤێک زۆر جار ناتوانێت زیندەوەرێک یاخود پەلەوەرێک کە خۆی گەورە حەڵاڵی کردو بۆمان سەری ببڕێت و بیخۆین دەستی ناچێتە ئەوەی کە پەلەوەرەکە بکوژێت و سەری ببڕێت بەڵام دەستی ئەچێتە ئەوەی کە مرۆڤێک بکوژێت زانین هۆکارەکان چین گفتوگۆت لەسەر ئەم بابەتە دەکەین باشە تۆ ڕاستە بە بزەبت لە تەوێت لە کۆمەڵگای ئێمەدا ئەم ڕووداوانە ڕووی لە زیاد بوون کردو خۆی کۆمەڵێک کۆکاری ینی سەرەکی هەن هەر وڵاتێک و بە شێوازێک گەم بابەتانی تێدایانی وە بن بڕیژ نابێت بە درێژای مێژوو بوونی هەبوو بەڵام ئەوەی کە گرنگە کەم بکرێتەوە و ناوچەش وە وڵاتیش جیاوازیە بێت لەوەی کە لە ڕووداوەکانی کوشتن میوانەکەمان ئامادەیە بەڕێز مامۆستا ستارباقی ماستەر لە کۆمەڵاسی دەرونی باز لەم بابەتە دەکەین و گفتوگۆی لەگەڵ دەکەین مامۆستا گیان سڵای خوا لێ بێ سپاس بۆم دەرفەتە سڵای خوا لە ئێوەش و لە بینەرانی سپاس زۆر سپاس مامۆستا گیان ئەگەر لەوە دەست پێ بکەین هەرچەندە ئەم جۆرە بەرنامانەم بابەتانە لەوانەیەکەمێک دووبارە بێ بەڵام واقعی ڕۆژەکە و کۆمەلگا وە زەروریەتی ئەم بابەتانە و گرنگترین ڕێنمایەکان و بەردەوامیدان بۆی کە ئینشاءڵڵا هەوڵبین کە ئەم ڕوودانە ڕوو لە کەمبوونەوە بکەن و گرنگیان پێ بدەین لە باسکردنیان لە هەرێمی کوردستاندا ئەم ڕووداوانەش بوونی هەیە بە دەرنیە لە وڵاتانی دیکە هاوکارانە مەگەر سەماعەکەی گوێم بکوژێنەوە لە هەرێمی کوردستاندا ئەم بابەتە چۆن هەڵدەسەنگێنی ئەم ڕووداوانە بۆچی ئەگەڕێتەوە بەڵێ سڵای خواتانە بێت و بەیانیتان باش لە ڕاستیدا لەسەر ئاستی جیهانی باڵێن بە جۆرە لە جۆرەشی ڕێکخرا و کوشتن ڕوو لە هەڵکشانە هەرێمی کوردستانیش بەدەرنیە لەو بابەتە هەڵبەت دەبێ ئەوش بزانێت کە مێژووی مرۆڤاتی لە ئەساسە مێژووی کوشتن و بڕینە بەڵام بە تێپەڕبوونی کاتەکان لەبەرەوەی مرۆڤ زۆرە لە کۆنتڕۆڵکردنی خراوەتە سەر چ لە کۆنتڕۆڵکردنەکە لە ڕێگەی ئاینۆبی یان لە ڕێگەی دابوونەریت کۆمەڵاتیان لە ڕێگەی یاسا زانستیەکان و بێتن مرۆڤ توانیوێتی کۆنتڕۆڵ بکرێتن بۆ ئەوەی کوشتن نەبێتە بەرنامە و ڕۆژەوی زۆرێک لە مرۆڤەکان ئەوەی لە کوردستان ڕووداتن هەڵبەت هۆکاری زۆرە ئەگەر کوشتن بۆ هەموو خەڵکێک جارێک زیانی هەبێت بۆ کورد 2000 زیانی هەیە چونکە کورد کۆمەلگاکە ئێستا پێویستی بە ئاشتیە پێویستی بە خۆشەویستە بەڵام ئەو ڕووداوانێک کە لێرە لەوێ ڕوودەن چ بەدەستی کورد خۆی بێتن چ بەدەستی بێگانە بێتن بۆ کورد چەند جارێک زیان و زەرەری هەیە ئەمە خاڵێکی دیکەوە لە کوردستانەوەی کە ڕووداتن تاچی کوردمان بۆ دەخوێنێتەوە تاچی کورد تا ئێستاشی لەگەڵ دابێت لە دۆخێکدا هەرێمی کوردستان و عێراق بەگشتی نە ئاشتیە و نەشەڕە ئەمە یەک دوو ئاسایش و ئاشتی کۆمەڵەتی لە هەرێمی کوردستان تا ڕادەیەکی باش لە دۆخێکی خراپدانە بەڵام ئەوەی کە هەیە مرۆڤەکان خۆیانن لە وەرزە گەرمەکاندا مرۆڤ هەستی با بڵێن تووڕەبوون و سترێسی زیاتر دەبیتن ئەوەش ڕەنگە ئەگەری ئەوە بکاتن کە مرۆڤ پەنا بەرێتە بەر کوشتنی کەسێکی بەرامبەری لە کاتێکدا کە بابەتێک ڕووداتن ئەوانەی کە لە هەرێمی کوردستان ڕووداتن بە بێگومان کەسانێکی ئاسایی ناتوان هەموو کوشتنێک ئەنجام بدەن کوشتنمان هەیە با بڵێن عەفەویە لە ڕووداوێک ڕوودا و کوشتنمان هەیە بە بەرنامەیە ئەوەی کە لە هەرێمی کوردستان ڕووداتن بەشێکی هەرە زۆری لە حاڵی ئێستادا یان بەر هۆکارێکی سیاسیە کە لە پشت پەردە گوزەراوە یان هۆکاری کۆمەڵایەتیە باڵێن بەشێکی زۆری پەیوەندی بە ناموسەوە هەبوو بەشێکی دیکەی کە زۆر ئیشی لەسەر بکرێتن لەو هەرێمە باڵێن کورسین لەسەر ڕووداتن مەسەلەی مڵک و ماڵ و سەرۆت و سامان و میراتە
بەڵێ دکتۆر وەکو پێشترش ئاماژەم پێ کرد نازانم تا چنە گوێبیستی پێشەوەیەکەمان بوویت کوشتنی نەفسێک کە خۆی گەورە حرامی کردووە لە سەرمان لە کاتێکدا کە زۆر جار کەسێک دەستی ناچێتەوەی پەلەوەرە یاخود ئاژەڵێک سەر ببڕێت بۆ ئەوەی بیخوات و بەڵام لە کاتێکدا کە خۆی گەورە نەفسێکی حرام کردووە کە برایەکی خۆتی حرام کردووە بیکوژیت دەستی دەچێتە کوشتنی براکەی خۆی یاخود خێزانی خۆی یاخود خوشکی خۆیان هەر کەسێکی دیگەکە دەستی ئەچێتە سەری کە بیکوژێت. ئایا هۆکار چیە بۆ ئەوەی کە کەسێک پەنا ئەبات بۆ کوشتنی کەسێکی دیکە چ لە ڕووی هۆکارێک زیندەیەکان بە یاخود ئەو هۆکارانە بێت کە معنەوین یاخود هۆکاری نەفسی بێت؟ بەڵێ ڕێک وەڵامەکە لای خۆشت بوو لەبەرەوەی بەشێکمان کار بۆ پرەنسیپە ناکەین کە جەنابەت باسر کە لە ئایندا هەیە واتە لەبەرەوەی بەشێکمان کار بۆ پرەنسیپە ناکەین بۆ مەبدەئە ناکەین. بەشێکی دیکەشی پەیوەندی بەوە هەیە کە ئێمەی کوردستان بە سروشتی خۆی لەبەر خاچێکی داگیرکراوی هەیە واتە خەڵکەشی پڕچە کراوە خەڵکەشی پڕت و تیژی کراوە. هەمیشە مرۆڤی کورد هەست بە زوڵم دەکاتن هەمیشە مرۆڤی کورد بە دەرەجای مێژوو هەم لە ڕووی ئەوەی کە خاچی لێ داگیر کراوە هەم لە ڕووی ئەوەی کە ئازادی لێ زەوت کراوە هەم لە ڕووی ئەوەی کە دەست بە سەرسەرۆت و سامانەکەی داگیر کراوە بە شێوەیەکی دادپەروەران دابەر ناکرێت تاچ کورد هەمیشە لە دۆخی ئەوەدایە لە دۆخی هەڵچووندایە لە دۆخی هەستکردن بە مەزلومیەتدایە ئەم مەزلومیەتە وای کردیە کاردانەوە هەبی تەلەبەیەک دەچێتە سەرەتایی لەبەرەوەی با بڵێن پەروەردەکەی وایە کە غەدری لێ دەکرێتن دەچێت پەنا دەباتە بەر و ڕژاندن و شکاندنی دیوار پەنجەرە هەموو شتێکی دیکە کە گەورە دەبێ هەمان شدڕنگ دەداتەوە کاتێک کە هەست بە نادات پەروەریەکان دەکاتنە کۆمەڵگا کاتێک کە هەست دەکاتن با بڵێن سیستەمێک یان دەسەڵات یان حکوومەتێکەیە بە شێوەیەکی دادپەروەرانە سەرۆت و سامانەکان دابەر ناکات و هەروەها یەکسانی و با بڵێن هەلی کار دەرفەت ناڕەخسێنێتن ناچار دەبێتن تووڕەبوون بنوێنێ ئەو تووڕەبوونەی ڕەنگە لە شوێنێک لە ڕێگەی ئۆتۆمبیل شکاندنەوەیەک دەربڕێتن ڕەنگە لە شوێنێک بەهۆی لایتێکۆ دەربڕێتن لە کۆتاییدا دەبێتە چی دەمەقاڵی ئەو دەمەقالەتی بەسەدێتن دەبێتە هۆی ئەو مرۆڤ ئەوی بەرامبەری بکوژێتن لەبەرچێ لەبەرەوەی پێشتر ئامادەسازی بۆ کراوە یان با بڵێن تەیار کراوە بارگاوی کراوە بە تووڕەبوون ڕۆژانە تۆ دەچێت دەرەوە شار قەرەباڵخە شوێنەکان قەرەباڵغن ئەوە سرێت لەسەر مرۆڤ دروست دەکاتن لە ڕووی دەرونی ئەو سرێسە پێویستی بە دەرچەیەکە بۆ ئەوەی کە بیڕژێنێتن دێتن لەسەر سادەترین قسە لەسەر سادەترین شت لەگەڵ کەسی بەرامبەر دەکاتە دەمەقاڵی بێگومان کاتێک کە دەمەقاڵی دروست بوو لە ڕووی سایکۆڵۆژی و لە ڕووی دەرونیشەوە کوشتن یا شەڕانگێزی چییە؟ دۆخێکی دەرونی کۆمەڵایەتیە کە ئەو تاکە پێویست بۆ دەکاتن بەتاڵی کاتەوە لە هەمان کاتدا ئەو کوشتنە ئەگەر دەرحەق بە کەسێک بکرێتن لە کۆتاییدا لە دژی هەموو کۆمەلگایە چکە ئەو کەسەیە ئامادە سازی کردو بۆ کوشتن ئێمە تاوانباری زنجیرەیمان هەیە ڕەنگە کەسێک دەکوژی بەیانی دەکا بە دوان دووسبێ دەکاسییان ئەو کەسەیە لە هەندێک شوێن لە هەندێک وڵات لە هەندێک جێگە مەرغوب دەبێتن بۆچی چکە کەسانێکەنە وڵاتێکەنە حەزب پێ سیاسەتی پێویستی بە زۆرێک لەو کەسانەیە بەڵام لە ڕووی دەرونیەوە هەموو کۆمەلگە کەماندوو بوو لە ڕووی دەرونیەوە بە دوای تۆڵەدا دەگەڕێتن تۆڵەش زۆر جار دەبینی مەرج نییە تۆ بچی لە شوێنێکی گشتی بکەی بەڵکو دەی بە کەسێکی دادەڕێژی لە کەسێکی دیکەی دەکەیتەوە پێ دوای ئەو کەسە هۆکارە ینی بنمونە ئەگەر فەرمانبەرێک لە فەرمانگەکەی خۆی کە موچەکەی نایەتن پێی وابێ مدیر یان بەڕێوەبەرێ گشتیەکەی هۆکارە لەگەڵ ئەو دەکاتە دەمەقاڵی ئەلێر تووڕەبوونەکەی بەو هەڵدەڕێژیتن بۆیە لەو دۆخە دەرونێردا هۆکاری دیکە دروست دەبێتن کە مرۆڤەکان پەرنابەرنە بەر توندتوژی و لە کۆتاییدا شەڕ چکە شەڕ بۆ زۆر هۆکارە لەوانە بۆ کۆنتڕۆلکردنی بەرامبەر لەوانە بۆ دەستگرتن بەسەر سەرۆت و سامان و مڵک لەوانە بۆ سەرماندنی خۆی لەوانە بۆ سەرماندنی هێز و توانای خۆی لەوانەیە بۆ دەستکەوتنی شتێکی دیکە بێتن. بەڵێ مامۆستا واقعی کۆمەلگای ئێمە لەبەرەوەی کە کۆمەلگایەکی جیاواز لەوانە لە کۆمەلگاکانی دیکە بابەتی عاشایری و کۆمەڵایەتی بوونمان چارەسەرکردنی بەشێکی زۆر لە کێشەکان بە ڕێگەی عاشایری و کۆبوونەوەی بنەماڵۆمانە زۆر جا بە تایبەتی لە ڕووداوی کوشتندا بەلایانی باشە و خراپە کاریگەری ئەبێ لەسەر ڕووداوەکانی کوشتن لە هەر شوێن و لە هەر وڵاتێک ئەگەر دیوەخانانە یان ناوەندی کۆمەڵایەتی بۆ سنتەر بۆ چارەسەرکردنی کێشەی کۆمەڵایەتی مانای ئەوەیە لە لایەنی یاسایی درزێکەیە لە لایەنی یاسایی کەم تەرخەمیەکەیە
ڕاستە ئەو ناوەندە کۆمەڵایەتی و ئەو دیوەخانانە کاری باشیان کردووە بەڵام لە هەمان کادا ناڕاستە خۆ لە ڕۆڵی یاساشیان کەم کردوتەوە ئەوان بە هەر زۆرێک بێتن هەندێک هەمووینە هەندێک لە ناوەندەکانی کۆمەڵایەتی و لە دیوەخانەکان بوونەتە شوێنێکی بازرگانی کردن بەو کوژوو بۆ کوژراوە لە ڕێگەی سڵحی عەشایری کێشەکە چارەسەر دەکەن دیانی ئەگەر یاسا هەبێتن پێویست بۆ ناکاتن کابرا بڕەپارێکی زۆر بداتن لە هەندێک وڵاتەیە تۆڵی کوشتن بە کوشتنە بەڵام ئێمە کێشەیەکی ئەو کۆمەلگایی کوردی ئەوەیە یان با بڵێن ڕۆژهەڵاتی ناوەڕاست وەکو وتم لەبەرەوەی بەبەردەوام بارگاویە بە تووڕەبوون بارگاوی بە شەڕ ئێمە لە قۆناغدانەوە وەکو وتم نەشەڕ نەئاشتی یعنی شەڕی مەزهەبی لە عێراق ئێستاکەش قەتماغی گرتووە بەڵام چانە بۆتەوە وەلادەمی کوردستانی شەرماشت لە زۆر شوێنی دیکە ئەوانە چی دەکاتن وا دەکاتن ئەو برینەیە بە قەتماغەکراوی بێ هەڵدرێتەوە تا کاتی خۆی زارێکی دیکە سەر هەڵداتەوە ئەلێرانە ئەوانێک کە بە سڵحی عەشایری کێشەکان چارەسەر دەکەن کارێکی باش دەکەن بەڵام زۆر جاری دەبین لە پاڵەوە چەند کەسێکەنە ناڕازین و دووبارەی دەکەنەوە ئەمەلیە ئەگەر لە وڵاتێک یاسا سەروەر بێتن زەرورە ئەو کەسەی کە بوو کوژە ئەوەی کە بوو کوژە ستونتری سزا بدرێتن بەڵام بەداخەوە ینی ڕاستە هەندێک دەستگیرکردن هەیە زۆر باشەوە کارێکی بەڵام لە هەماکە دەبی ئەوش بڵێن معقول نیە تۆ کەسێک دوو کە سێ کەسی کوشتووە دەیبەی لە گرتوخانەیەک کارەبای 24 ساعتی خواردنی بەردەوام هەموو شتێکی پێت دەی خۆ لە ماڵی خۆشێرەوەی هەبوو ئەوەی کە تۆ لێ زەوت کردووە دووشتا یەک ئازادیە کە دوو ناهێڵی لە دەرەوە خەڵک بیکوژێتن واتە تۆڵی لێ بسەنەوە ئاجینا ئەگەر کەسێک یەکێکی دیکەی کورد ئەو ناوەندە کۆمەڵایەتی و ئەو دیوەخانانە ئەو ئیشەکە دەکەن بۆ کاری باشەیە بەڵام لە کۆتاییدا ئەوەی کە جگەری سوتاوە ئەو هەز بە ئازارەکەی خۆی دەکاتن ئەو دەزانێت چەندێک ناخۆشە لە دەزانی ئەزیزێکی بەڵام لە کۆتاییدا دەبی ئەوەش بزانین ئێمەی کورد وا تێگەیشتون لە کوشتن کە وەکو حەبی پاراسیتۆل و دەرزی ڤۆڵتاری وایە کە دەبێت دەم و دەست ئێمە بچین تۆڵەکە بکەینەوە بۆیە کە بابرە ڕووداوێش کوشتن ڕوودا دەم و دەست ئێمە هێرش دەکەینە سەر ماڵەکە هێرش دەکەنە سەر ئامۆزاکە کە هیچ گوناحێکی نیە یان براکەی زۆرجار ئەو خەڵکە بێگوناحەش دەبێتە قوربانی جا لێرەدا وەکو باسمان کرد کاتێک کە ڕۆڵی یاسا بەهێز بوو بێگومان مرۆڤەکانیش توانای ئەنجامدانی هیچ ئازارێکیان بۆ بەرامبەرەکەیان نابێ لەبەر ئەوە ئەگەر وڵات بێتن یا با بڵێن یاسا سەروەر بێ هەر کەسێک کاتێک کە ویستی کۆمەلگاکی ئاسوودە و کۆمەلگاکی یەکسان و تا ڕادێک دادپەروەر بەرقەرار بکە دەبێ یاسا بۆ هەمووان وەکو یەکتر بێت دەبێت دادگا سەربەخۆ بێتن باشە کاکستار وەکو زانین زۆربەی ڕووداوەکانی کوشتن کە ڕوو دەدەن بەهۆی چەکەوە دەبێت و هەندێک ڕووداوی تریش هەیە کە بە بابەتی دیکە کوشتنەکە دەکرێت ئایا هۆکاری ئەوەی کە زیادبوونی کوشتن بەهۆی چەکەوە هەیە بوونی چەکی بێمۆڵەتە یاخود زۆر جاریش ئەو کەسانی کە مۆڵەتیشیان هەیە چەکەکان لە ماڵەوە دادەنێن لە کاتی واژبەکانیان کە لە ماڵەوەن و لە کاتی واژبەکان ئەیبەنەوە بۆ دەوام ئایا بوونی ئەم دوو هۆکارە دەکرێت بڵێن هۆی زیادبوونی کوشتنیشە؟ لە ڕاستیدا من باسم کرد وتم دۆخی عێراق بەگشتی نەشەڕە ئاشتیە لەو سەر بۆ ئەوسەری ڕۆژهەڵاتی ناوەڕاست کۆمەلگاکەی چەکدارە بەڕاستەخۆ بە ناڕازەخۆ لە بۆنمە لە وڵاتێکی وەکو یەمەن بە بەردەوام چەکێکیان لە با بڵێن خەنجەرە لە تەنان لە عێراق لە کاتی بۆنە و ئاهەنگەکانی خۆشی و ژنهێناندا تەقە دەکەن ئەوە کۆمەلگایەکە واتە چەکی شارداوی هەیە ئەوە یەک ئێمە بە ڕێگای مۆڵەتی ڕسمیش خەڵکمان هەیە لە وەزارەتەکان وەزارەتە سیادیەکان چەکیان هەیە و ئەو مۆڵەتێکی ڕسمیە لە پاڵەوە کۆمەڵشتی دیکە هاتوونەتە ئاراوە ئەویشیان بریتە لە سکیوریتی چەکدارە باشە سکیوریتی چەکدارە هێزی دیکە چەکدارە لە ناو ئەو هێزە چەکدارانش دەستە و تاقم و میلیشای دیکە هەیە ئەوانش بوونەتە چەکدار باشە ئەمن بەش بە حاڵی خۆم ینی کۆمەڵ خەڵکێکی دیکەشمانێ بە خۆبەخش یعنی بینیمان کە قارەمانانە کاتێک کە داعش تێرش کردە سەر ئاریمی کوردستان کۆمەڵ خەڵکی قارەمانانە دەستی یەخە دەستیاندا چەک و چونە بەرەکانی شەڕ بۆ ئەوەی دیفاع لە کوردستان بکەن بەڵام لە کۆتاییدا ئەوە بوونی چەکان بە شێوەیەکی ڕەنگە بێ مۆڵەت باشە یان بەشێکیان مۆڵەتیان هەبیتن ئەوە لە کۆتاییدا ئەو چەکی بێ مۆڵەتە خۆ ئەگەر بە مۆڵەتیش بیتن ئێمە کێشەمان لە بوونی چەکی بە مۆڵەت و بێ مۆڵەت نییە بەڵکو کێشەمان لە چۆنیەتی بەکارهێنانی چەکەیە لە کاتی بەکارهێنانی چەکەیە ئێمە پێشەوەی کە کوشتن ڕووبداتن دەبێت بازە پرۆسەکە بکەین ینی پێشەوەی کە کوشتن ڕووبدا دەبێت ئێمە بیر لە هەندێک ڕێکار و ڕێگری بکەین بۆی ئەو چەکەیە بەکارنێتن باشە یەکێک لە پرینسیپانەکە دەمێت پێش ئێستا باسمان کرد پرینسیپ ئاینەکانە دەبێتن ئێمە جەختی لێ بکەینەوە کە براتی بۆ مرۆڤ زەرورە خۆشەویستی زەرورە بەڵام ئەوەی کە لێرە من دیقەتم لێدایە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست کوردستان عێراق بەگشتی
شەڕ کللتورە شەڕ بۆتە کللتور بەڵام خۆشەویستی نەبووتە کللتور هێندە ئێمە بەتەنگ شەڕەوەین هێندە بی لەوە ناکەێت تەنان خەڵکانێکی زۆرمان هەیە بۆ هەوەس خۆی دەچی ئاژەڵ دەکوژێتن ئەوە دەربڕینی تووڕەیە دەربڕینی ڕق و ناخۆشیە بە شێوەیەکی نەئاگای ئەو کەسی ئەو کارە دەکاتن بەڵێ ماوەسا زۆر جار زوڵم لێکردنیش کەسێک بوون نەزوڵمە لە کەسێک دەکات حەقێکی لایە بوون پارەیەکی زۆری لایە مەسەرەنانێ ئەو کە ساڵێ وەڵام منە و پارێ و نایەمەوە دەسەڵاتدارە چەکدارە کەسی لە دەورایە لاوانێ دەسەڵات زۆر جار پشتگیری لێ بکات زوڵم لەو کەساکە کە مامەڵەیەکی بازرگانی لێ کردووان هەر شتێکی دیکە بۆ خۆی ئەمەش ئانی دڵنیایە لەوەی کە ئەگەر ئەم کەسش ڕێگای قانونی بگرێتە بە لەوانەیە نەتوانێت بۆکو خۆی حەقەکەی وەربگرێتەوە بەڵام ئەوەی کە گرنگە لەوانەیە ئەم کەسە پەنابێتە بەر کوشتن پەنابێتە بەر ڕێگای دیکایە ڕێگایەکی دروستە دەنگنمە دیارە دەنگمان ناچێتە لای مامۆستاستا بزانین تاوەکو ئامادە بێتەوە گفتوگوی لەگەڵ بکەین و قسەی لەگەڵ بکەین لە ڕێمی کوردستاندا ینی کۆمەڵی ڕێگا هەن کۆمەڵی ڕێگای زۆر خراپ بن کە کەسێک تۆڵە ئەکاتەوە ینی بیرەکاتەوە کە قانون و شتی بۆ ناکە کە ئەم ئێوێ بۆ خۆی کاریگەریە بێت لە زۆرێ لە وڵاتاندا و تایبەت وڵاتە ئیسلامیەکان بوونی کوشتنەوە هەیە کەسێک بەناحەق کەسێک دەکوشێت لە ڕووی شریعەتی ینی پیرۆزی ئیسلامیشەوە پێویستە ئەو کەسە بکوژرێتەوە و حەقەکەی وەربگرێتەوە بۆ خۆی زۆر جار ئەمە سڵکردنەوەیە گەبێت لە ڕووداوەکانی کوشتن مامۆستاستا ئەگەر ئامادە بێت مامۆستاگیان زۆر بە کورتی زۆر جار کەسانێکن لەوەی کە یاسا حەقەکەی بۆ وەرناگرێتەوە پەنا ئەباتە بەرەوەی کە خۆی تۆڵەکە بکاتەوە بەڵام گرنگە ئەو کەسەش ینی ئاگادار بێ لەوانەیە ینی زوڵم لە کەسی بەرامبەر نەکا حەقی بەرامبەر نەخوا لەوانەیە دەرونیەن مێشکی وای لێ بکە پەنابێتە بەر ئەمە زۆر جار کەسێکە بووە کە کەسێکی زۆر زۆر باشی کۆمەلگا بوو کەسێک بووە بەری بووە لە تاوان بەڵام لەبەرەوەی کە بیری کردوتەوە کە حەق ینی زوڵمێکی زۆری لێکراوە پەنای بردوتە بەر ئەمە بەڵێ ئێمە لە دەستی مرۆڤ لە پێکاتە کیمیاوی هۆرمۆنێکی با بڕوانین زۆر جا دەڵە فڵانە کەس شەکرەکەی بەرز بۆ و لێدا کوشتی زەختی بەرز بۆ و کوشتی دۆخێکەیە لە جەستەی ئینسان بەش بە حاڵەکەم پێم وایە ئەو دۆخەش دەگاتە حاڵەتێک ترۆپچی تووڕەبوونەکانی ئینسان کە هۆرمۆنی ئەدریناڵین و تەواوی هۆرمۆنەکان دیکە باڵانسیان تێک دەچێت ئەو مرۆڤە لە قۆناغی سروشتی خۆی تێدەپەڕێنێتون پەنا دەباتە بەرکوشتن ئەو کەسە هەست دەکات زوڵمی لێکراوە هێندە بیر دەکاتەوە خۆی کێشەی هەموو کێشێک بریتە لەچ لە دووبارەکەنەوە تۆ چەندێک کێشەکانت دووبارە کە دو هێندەی دیکە لە ناخدا کۆ دەبێتەوە پێویستی بە دەرسەیەەکە ئەو کەسەیە کە پارەکەی خواردووە یان باڵن ئەو کەسێک کە دەستی بەسەر زەویەکە داگتووە یاسا ناتوانێت گلای بکاتەوە خەڵکی دەوروبەری زۆرێک لە زۆرەکان هاندانی ناڕاست و خۆ لەگەڵ کەسە دەکەن هانی دەن بۆ ئەوی بچی ئەو کارە بکاتن واتە ئەلێرەدا خەڵکانێکی نێگەتیڤمان هەیە دەرحەق بەوە ڕۆڵیان هەیە خەڵکە کەسەکە ژواتە بکەرەکەش لە خۆیدا ئامادە سازی تێدا هەیە لەبەرەوەی یاسا تۆڵی نەسەندوێتەوە لێرەدا چی دەکاتن خۆی دەستی خۆی بەکاردێنێت و بە قسەی خۆی تۆڵە دەکاتەوە ئێمە لێبوردنیە لەگەڵ یەکتریش ئەوەشمان هەیە ئێمە کێشەیەکی دیکەشمان کە هەبێتن بۆ ئەوەی کە با بڵێن تا ئێستا شەڕ درێژەی کێشا بێتن ئێمە پەروەردەکەمان تا ئێستا وا هیناوە کە پەروەردەکەمان ئەوەیە ئێمە خاکمان داگیر کراوە دەبێت یەکترمان خۆش بێتن لەو کاتە نەگڕقمان یەکتر بێتن خاڵێکی دیکەش ئەوەیە کاتێک کە مرۆڤ پێکاتێک کیمیایی جەستەی تێکس و زۆر جار دەڵێ چاوم تاریک بوو هیچم لێ دیار نەبوو هیچم نەهاتە بەرچاو بۆیە کوشتنەکەی ئەنجامدایە ئەلێرە چییە هەم ئەوەی خۆی وتوێتەوە زۆری خەیاندووە هەم ئەوەشی کە پێیان وتووە ئەوە خاڵێکی دیکەوەی لە بازارەکان چەک زۆرە هەندێکمان هەیە چەکی ڕەفیقەکەی وەردەگرێت یان دەچێت چەک دەکڕێتن ئەوەش وا دەکاتن کە هۆکارەکەی دۆزینەوەی تاوانباری لە زۆر لە وڵاتانیش لە ڕێگەی فیشەکەکانەوە دەبێتن بەڵام لە وڵاتیمە لەبەری تازەینە ئەوە تۆزێ قورسە بەگشتی لێرەدا ئەوانەی کە با بڵێن زوڵم دەکەن و ئەوانەشی کە هەست بە مەزلومیەت دەکەن لە کۆمەڵگای کوردەواری هەمووی خڕبۆتەوە چونکە تاچ کورد ئەو مەزلومیەتەی تێدا هەیە کاتێک کەسێکیش ئەوەی لە زەو دەکە ئەو زەویە ئەو خانە ئەو پارە خۆ زۆر جار دەبین برا لەگەڵ برا باو لەگەڵ برا لەسەر چیە لەسەر مەسەلە مادیەکانە واتە لێرەدا پێکاتە بایۆلۆجیە کەش ڕۆڵی نامینێتن ئەوە خوێنگرمە ئەوە خوێنەستێنمە
بەڵکو مادەکە هێندە زۆر دەبێت چکە دینی ئەو دنیای مادیاتە ئەو کەسە پێی وایە ئەگەر پارەکەی وەرنەگرێتەوە بەسەر زەویەکەی دانەگری ئەوەیتر ماڵوێران دەبێتن کە بەشێکی لە قسەکانیش ڕاستە بەڵام لە هەمان کاتێک یاسا لاواز بوو تو هەسن نەکرد دادگا ماڵی دووهەمتە و لە ڕێگەی دادگاوە دەتوانانی مافەکان خۆ دەربگریتەوە ناچار دەبێت کابرا لە ڕێگەی هەندێک خاندانی دیکەوە و لە هەمان کات دەبێت پشتیشی هەبێتن چکە زۆر جار دەبینین کەسانێک چەند کەسێک دەکوژێتن لە شوێنێک داڵدا دەدرێتن ئەو کەسەیە وەک کوردەواری دەڵێتن بەخێو دەکرێتن. زۆر باشە زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا سەرباقی ماستەر لە کۆمەڵاسی دەرونی سوپاس کە دەرفەتە لەگەڵماناوی کاتی